کە باس لە دووەمین دیداری کارتۆنی کوردیەکەین کە بێگومان لە شاری سلێمانی لە گەلەری ئەمنا سوورەکە لە 25/5/2021 بەڕێوە چوو و ئێستا بیر لەوە کراوەتەوە کە ببرێتە شارەکانی تری کوردستانیش ئەم دیدارە کە لە شاری کەلاری خۆشەویست وا بڕیارە ئەم دیداران مایش بکرێت. دیارە بێگومان دیداری کاریکاتۆرێکێکە لەو بابەتانەی کە گرنگە لە تەواوی جیهانە و کاریکاتەرستان ئەتوانن کە باس لە معانات و کێشەوگیر و گرفتی هەر نەتەوەی بکەن لە ڕێگاری کاریکاتەرەکانەوە و دواتر پیشانی بینەری بنەوە بە ئەنجامگەاندنی لەم جۆرە دیدار و کاریکاتەرانەش بێگومان وە پیشاندانی بە تەواوی پارچەکانی کوردستان و بە تەواوی شار و شارۆچکەکان ئەمەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە بتوانرێت گزارشی تەواوی هەر یەک لە کاریکاتۆریستەکان بتوانێت پیشانی چاوی بینەر بدرێ. دوای ئەوەی لە ڕۆژانی کۆتایی مانگی ئایار دووەمین دیداری کاریکاتۆری کوردی لە شاری سلێمانی بەڕێوەچوو بڕیار لە چەند ڕۆژی داهاتوودا و دیدارە لە کەلار کارەکانی نمایش بکات. دووەمین دیداری کارتۆنی کوردی کە ناوەندی 7 ڕەنگە بە سپۆنسەری ڕێکخراوە دیموکراتیەکان و کۆمەڵگەی مارگرێت بە دروشمی ئاشتی ڕێخست بوو تیایدا لە 39 وڵاتی جیاوازەوە نزیکەی 100 کاریکاتۆریست بەشداریانتیا کردو و کارەکانیان نمایش کردووە. بڕیارە بە هاوکاری سەنتەری چالاکی گەنجانی کەلاریش لە ڕۆژی 7 مانگە دیدارەکە لەو شارە بکرێتەوە.